دم باش تماشا بنا gelek بخير. آیا حکمرانی هرم ازمونه که دموکراسیه حکمرانی هرم کردستان بدیت نوا تجربه که دموکراسی سرکتیه آیا لهرم کردستان ده صلات له هادن جدا کردن ده صلات قضایی سر بخوی خواه ده صلات یاسدانه و ده صلات تنفیزی آیا لهرم کردستان روزنامه‌گری آزاده آیا هرم کردستان روزنامه وان هر کناله که به دکاره بگه زانیاریان ان هر برپسک بره به هر فرمانگی زانیاریان بده تاولاتیان آیا لهرم کردستان دهات باوی که شفاف و نفقات نفتی و مصادر دهات تریم کردستان باوی که شفاف بوبرچاوین رای گشتی کو فعلا و ملک گشتیه بیت تبرچاف کردن آیا لهرم کردستان حزب ارکیوی راستقینه خدمت کردن خلکیه و پیشوا برنا جواکیه یان حزب لوی ولاتی همو تشتکی قرق کریه پاوان کریه دستیواردن حزبی آیا دامو دزگین حکومت هرم کردستان ده هیه آیا ما فی ولاتی بونه به همو تکه وی هرم جدا ج انتماع نوین سیاسی و بیرو بچنی جدا حتی نتایی مذهبی جی ما فی ولاتی بونه به هر کسی که هات کتاب کردن آیا بنگین دموکراسی پیگین دموکراسی اساسی لوی هرم هاتی نچسباندن آیا دم هالبجارتن تتكرن در انجام هالبجارتان چاند نتخمین کرن آیا وکو گلی جاران لاید بیجن مثلا تزویرات و حتی داویه آیا روشنبیریا هالبجارتنان دناف هولاتیان ده باوی که باش هات که بالاف کرن و گلک پرسندن جی بگمان آیا جوایب خواه واسهات که توعیه کرن کو فعلا لارکم ما فين خوتی بگه بالا برزان حکمرانی هرم ازمونه که دموکراسیه برای ایوی برس ایوی جاده کردستانی حکمرانی هرمی کردستان تجربه که دموکراسیه یعنیش نه آیا لهرمی کردستان دەسەڵاتەکان سربەخۆیان هەیە ئایا دادگا سربەخۆیە ئایا دەسەڵاتی یاسادانان دەست سربەخۆیە ئایا دەسەڵاتی تەنفیزی وەکو حکوومەت سربەخۆیە لە هەرێمی کوردستانە ئازادی ڕۆژنامەگەری هەیە لە مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەریە هەر ڕۆژنامەنووسێک بتوانێت لە هەر شوێنێکە زانیاری دەستکەوێت ئایا ئازادە ئایا ئازادی بیر و بچوونە جیاوازە سیاسیەکان لە کوردستانە لە هەموو ناوچەکانی کوردستان بەرجستە کراوە ئایا لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی سیستەمی حکومڕانی سیستەمێکی تەندروستە مافی هاوڵاتی بوون بە هەر کەسێک دابین کراوە یاسا وەکو خۆ جێبەجێ کرێ دادگاکان سربەخۆنە لە بڕیارداندا لە چونیەتی تەعاملکردندا ئایا ئەو بڕیارانەی لە دادگاکان دەرەچێ لەلایەن وەزارەتی ناوخۆ هێزەکانی ئاسایشە پۆلیس تەنفیسەکرێ ئایا دام و دەستگاکان بە شێوەیەکی گشتی حتا هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان هێزێکی نیشتیمانیە ئایا لە کوردستانە پرسی نفت و پرسی داهات هەمووی بە پرسێکی نیشتیمانی کراون داهاتەکان و مەسادریان داهاتە هەمووی بۆ ڕای خەڵکی ڕایگەشتی خەڵکی کوردستان شەفافە ئایا لە هەرێمی کوردستانە حزب ئەروەکو ئەرکە ڕاستەقینەکەی خۆی هەوڵەکانی حزب لە پێناو پێشخستنی کومەلگا لە پێناو بەرەو پێشبردننی کومەلگا لە پێناو تەوعیەکردنی کومەلگایە یان حزب لە کوردستانە بۆ ئەوەیە کە قۆڕغی هەموو شتێکی کراوە زیاتر هەوڵی دوگماییکردنی مجتەمع و کومەلگا لێکترازانی کومەلگا ئەدا حزب هەموو تا هەموو شتێک لە وڵاتەیە ئایا لەم وڵاتەیە لە زاخ و تاخانەقین مافی هاوڵاتی بوون دەستە بەرکراوە هەر کەسێک بە جیاواز لە بیرۆ بچنە جیاوازەکان جیاواز لە مەسلەی شێوازار جیاواز لە مەسلەی ناوچە فلان عشیرەت و حتا مەسلەی قومیات و مەسلەی مەذهبەکان هەمویان مافیان هەیە بە پێی اختصاصاتی خۆیان بە پێی توانای خۆیان لە کوردستانە لە دەم و دەستگا گشتیەکان بەشداری بکەن ئایا لەم هەرێمی کوردستان بە کورد و کرمانجی پێگەی دموکراسی تا چەند چەسپاوە تا چەند سیستەمێکی حکومڕانیە بە تایبەتی بەڕێزان هەڵبژارتن دەرئەنجامی هەڵبژاردنەکان ئایا ڕێز دە ئیرادەی خەڵک یە هەڵبژاردن ئەگرێ هەڵبژارتن پرۆسەیەکی ڕۆکەشیە ئەن هەڵبژارتن فعلا خەڵک تەوعیەیەکی باش تێگەیشتنێکی باش لەسەر مەسەلەی هەڵبژارتن هەیە ئایا دەستا و دەستکردنی دەسەڵات لە کوردستانە تا چەند بە پێخواستی جەماوەر و خاصی دەنگدەرە یان پێچەوانە من لە خزمەتی سەرنج بچوونیوەدا دکتۆر شاکری لە سلێمانی فەرمووی دکتۆر ئەم کاتە باش سەرچاومەکرد بەڵێ فەرمووی کۆمەڵانی خاڵق سەرچاوەی خەبات بۆ دموکراسی بۆ سەروەری خەڵک و شکۆی نیشتمانن کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و ڕەنجدەر و مامناوەندی چ زەرد و چ سەوز و نیلی و ئایینەکان خەباتێکی پڕ لە شێڵگیری و خۆڕاگریمان لە ئاز ئوروپا و ئەمریکا دەست پێ کردووە هەر کار ئەو قدرەتە بە بەخۆت کە تۆ ببی بە قارەمان بۆ خەباتی ئێمە قارەمان پەروەریە خەباتی ئێمە نوخبە پەروەریە ئێمە بەرگەی هەموو سەختیەک دەگرین ئێمەین کە ئامانجە بینە ناو حکوومەت و ئەحزاب شاد ئەکەین بە خەبات بۆ سەروەری خەڵق و بۆ خەڵق سالاری ئێمە کۆشت و تەگەرەکان بە ئیزنی خالق و خەباتی هەمووان کراوتر دەکەین کۆمەڵی خەڵق
بسربري خلق سراري بله دکتۆر شاکری سپاس بۆ تۆ. ولا برزان توريه ما بيقوم هذا نشان كراوه توريه ما لسر بروسي ديمقراطيه لهرمي كردستان اساس سيستم حكمراني لهرمي كردستان كخلكي كردستان بديان صال خبات يا بكر دوله بيناو ازاد بن لبيناو ما فيها ولاتي بوم بخلي بيجري تبع خباتي كي خويناوي سخط خباتي كي بيقومان لا رابارينا بيجري لا خباته كاني بيش رابه شورش كاني بيش رابه راباريني باشوري كردستان بيجري لو همو ليشاوا شهيدي لو همو قرباني دنا همو ام بيقومان بو امانجك بن امانجك شي بدا سناني ازادي خوش گزارانی دادپەروەری عدالەتە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان کە لە سایەی حکومڕانیەکی خۆتموختاریدا حکومڕانیەکی خۆییدا بتوانێت ئەم خەڵکە بە ئاسوودەیی بژی مافە ئازادیەکان مافە تاکەکان بۆ هەموو خەڵکی کوردستان بەبێ جیاوازی دەستەبەر بکرێت. ئایا خەڵکی کوردستان لە ئێستادا لە سایەی حکومڕانیەکەی خۆی کە زۆربیان ئەوانە کە لە شاخە چەندین ساڵ تەمەنیان لە شۆڕەشگیریە بردووتە سەر ئایا توانیویانە لە چارچێ ئەو حکومڕانیە بە ئازادی بە سەرفەرازی بە مافەکانی خۆیان شاد بن و بەختەوەری ئۆخڕایی و خۆشگوزارانی بۆ ئەم خەڵکە ستەم دیدە و ئەم خەڵکە زۆر ماندووە دابین بکرێ؟ سەمیر لاو لێرەوە ئەم کاتت باش کاکار سەرچاوم کاکە ببوورە لەسەر تەواوی بەرنامەکەدا ئەزمموی دیموکراسی لە وڵاتەدا دەتوانێن بڵێم ڕێژەیەکی یەکجار کەم ئەم دیموکراسیە بەدەستهێنراوە بۆ خەڵکی کۆمەڵەی کوردستان. ئێمە لەو هەڵبژاردنانەی پێشوو گوێمان لە هەموو بەڵێنانەی ئەو هەموو حیزبانە بوو، بەڵام بەداخەوە نە ئەم دیموکراسیە لەدەنە وڵاتەوەدا ئەگەر تەلەڤیزیۆنەکەت لێگەی متمانەی خەڵک نەبوو بووە هۆی زیاتر بێ متمانەی خەڵک و نەبوونی دیموکراسیەت لەم وڵاتەدا. ئێمە هەموو کاتباسی ئەو دیموکراسی دەکەن لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە خۆمان یەکێکین لە وڵاتەدا، بەڵام زۆر بەداخەوە تا ئێستا نەماتوانیە بە خۆمان دەستەبەری بکەین بۆ مڵەتی خۆمان. بەڵێ ئەحمەد لاو لێرەوە. سلام علیکم. عەلەیکوم ئەسەلام. وێنی کاکەکار باش. گەلەی سپاس کەرمکە. کاکەکار قسەکانی تو ئەوڕۆکەلەی دموکراتی هەبیت و چۆنی بوو من پێم وایە ئەگەر بەڕێی من بیتن من کوردستان لەسەر مال ئەو هەردوو حزبە تاپۆ ئەکەم پارتی یەکەتی بۆ ئەی ئەوانی تر ئەوەی کە ئەو هەردوو حزبە زەحمەتێکی زۆریان کێشیوەوە خوێنێکی زۆریان ڕێتووە کەسێکە بۆ وڵاتی زەحمەت نەکێشید خزمەتی وڵاتی خۆی نەکرد. بەڵێم کاک ئەحمەد ئەو حزبانە لە پێناوچی خەباتیان کردەوە ئەو کەسانێ لە ناو حزب لە پێناوچی خەباتیان کردەوە بۆ ئەوەی ئەم حزبانە وەکو تۆڵی تا سەر لە وڵاتە بەس خۆیان بن ئەم فعلەن ئازادیا بێ خەڵکانی تریش بێنە پێش. ئێستا ئێمە نەگەچێەوە ئاستا کە ئەو حزبانەکە ئێستا بکەرێت دموکراسی بە قەولی جەنابن بۆ نەگەینەوەسە چی لە ئێمە کەمترە ئیجازە بدە ئەبێت تەبع بکەینە دموکراتی جاسەکان دەرەچن کاکە کە دەرناچیت لەبەر ئەوەی ملەتی ئێمە ئێستاش لە سەدی هەستان نەوەت عەقیدەی جاساتیە ئەبێ هەموو حزب دوعا بۆ هەردوو حزبانە بکەین یەکەتی باوکە ئەمە پارتی باقیرە ئەوە زەحمەت. بەڕێزان ئاگاتان لێبوو لەم سەرنجە لە کوردستانە فعلا خەڵکی کوردستان خەباتیان کردووە لە پێناو تاپۆکردنی ئەم کوردستانە لەسەر چەند حەزبێکە کوان بەڕێزاڵێ یان خەڵکی کوردستان حتا ئەم حەزبانەش خەباتیان کردووە لە پێناو ئازادی خەڵکی کوردستان کە خەڵکی کورد بڕیاردەری ئەوە بێت کێ دەسەڵات ئەگرێتە دەست کێ دەسەڵات ناگرێتە دەست بێگومان جیل بە جیل ئەگۆڕێ بوچوونەکان ئەگۆڕێ عەقلیەکان و تێگەشتنەکان ئەگۆڕێ خەڵکی تازە دێتە پێشەوە یان دەبێت کوردستان تاپۆ بکرێت. کوردستان تاپۆ کراوی خەڵکی کوردستانە ئەنە کوان بەڕێزاڵێ کوردستان دەبێت تاپۆ بگرێت بەسەر دوو حزبەوە ئەم بیرۆ بوچوونە لە کوردستانە بەڕای ئێوە تا چەند سەبەبێکە بوو پێشکەوتنی دیموکراسی یانیش پێچەوەنەوە شکار لاو لێرەوە. ئێوارە باش کاکەکار سەرچاوم خۆشحاڵم دوای دابڕانێکی زۆر پێتان گەیشتمەوە. بەڵێ کاشتا فەرموو. عبارەت بە تەوەرەکەت من دەرێم ناحکومڕانی نەدام و دەرگایەکانی حکوومەت دیموکراسی نینە. بۆ نمونە من ئێستا لە رێژنەیەکەم کەچی بەلهەنگاری گەندەلی دەبمەوە کەچی چەندی ناوڕۆکیان لێ نایماتیە لەسەر دیستی دوو حیزبی دەسەڵات نیمە پێشێلکاری زۆر هەیە لە بودەی گشتی کە حکوومەت بە فیرۆ دەدرێت من بەنهەڵگار بوومەوە بربەستم لەو شێوەیە کەچی ئەوان داوای دەست لە کات کێشانەوەم لێ دەکەن دەبێت واز لە کارەکەم بێنم. ئەوە دیموکراسیەت نییە داوای مافی خەڵک دەکەی دەرێ ئەتو فلانە زۆری داوای دیکتاتۆرێک دەکەی دەرێ من هەوم لەگەڵە منی
ئەگەر دیکتاتۆریەت زاڵە بەسەر هەرێمی کوردستان هیچ دیموکراسیەت نییە کە ناو لە خواندنێن دیموکراسی بەس ناوە ناوڕۆکەی وانە دەستخۆشی لێ دەکەین. بەڵێ محەممەد لە حاجیا فەرموو. ئەو کاتت باش سەر چاوم باشی زۆر سپاس فەرموو. بۆ تۆڕەکە دۆڵا کاکی بەڕێزم پێم وایە یان دیموکراسی هەیە یان نییە چونکە دیموکراسی وڵاتێکدا ڕێژەی نییە. بەڵێ بەڕای تو چییە هەیە یان نە تۆ وڵاتێکە مەرێمە؟ بەڵێ سەبارەت بە هێزی سیاسی لە کوردستان دەکە لەدایک دەبن لە دوای ڕاپەڕینەوە چەندان هێزی سیاسیمان دیۆ کە لەدایک بوون هەر یەکێک لەوانە سەرزەمینێکی بۆ خۆکەوە کاری سیاسی خۆی بکات. اینجا مەجاڵی بە هەموو کەسێک درێنەوە داخوا تۆ چی دەکەی و چی ناکەی بە هەر شێوەیەک بێ پێم وایە دیموکراتیەت هەیە بەڵام پێویستی بە زیاتریشی وەکو ئەو ئەزمونانەی کە لە ئەوروپا ماوان گوازراوەتەوە تا ئێستا. بەڵێ باختیار لە بناری کۆسرێتەوە کاکەم کاتێەوە باش دەستخۆشی بەراوەکە لێ دەکەم سەر چاو برا بەڕۆژێک ئێستا پێوەدی کرد لە هەولێرەوە بەش لەگە بۆ چورەکەیەوە چۆن تا ئێستا ئازادی هەبووە لە هەرێمی کوردستان ئەو ئازادی هەبووە لە سنووری یەکێتی شواری کوردستان ئازادی لە هیچ شوێنی تر نەبووە. ئازادی وای کردووە خەڵک ئازاد بووە کێشە مەشاکل کەم بووە بەس لەبەوە دووە حیزبێک پەیدا بوو دیارێ ئەو ئازادیە و ئەو هەرێمی کوردستانە بەلایشی بە ئاقارێشکە دابەرن دەستخۆشی تا لێ دەکە بوو هەر سەرکەوتوو بوون. ئارام زاخۆ ئەلێوار باش کاکەکان باشتر کاکەرام بەس ڕاستی نسبەت دیموکراسیە ناچ دیموکراسیمە هەیە و نامل دەبەرە بەدی ناتوێرن بەحثی دیموکراسیە بکەن بۆ بابوو بەستنی ئەم سەر بەلایەنن داسەڵاتی بە دوێرن بەحث دیموکراسی بگن دیموکراسی بوانانە کەیفاخۆنە هەموو ئەوشن پەیوە دیموکراسی بێژن نەبژن دەفانە کەس نەشر بێت و نسبەت نۆکەیەکێک تەلەفۆن کرد گوتیا کرد تابوو بکەن ئەمە پا تاپۆگیری ئەوی جموجوڵی کەیفاخۆت کن و ئەوی خەڵکیت کوژن و هەمە هەر ئەو سەبەب کو دیموکراسی نەمینیت و گژ و ئاژا ئەمە خۆت تاپۆگیریە پێویست ناکرد ئەم جارێکی دیکە تابوو بکەن هەمە دیموکراسی بس بوانانه و بو کنکنه و عصابتوانانه چینا به تجار بحث دیموکراسی بکت اما دوید هر هجاری های خدا بمین تو هم هر چیز دیموکراسی نزان چونکه اگه نوکت پیو دیموکراسی بجرد برای بدینه بارم هفته ساعتی نزان که دیموکراسی چیه چونکه یاول اکری تو هم دیموکراسیش بیر بکن اما تنه بریوان و دستوان بکاد او بوان چکن کاد او بوان دیموکراسی آوین نه آوین یا شما پارک خانه دست و نوشل سلیمانی فرمو بله ونوشل سليماني اجل سر خد ببرستان بله فرمو جان چاش کاگەکار سەر چاوم دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس تەوەرەکەمان لەسەر دیمۆکراسیە حکومڕانی هەرێمە یا حکومڕانیەکی دیموکراسی بەڕێ ئەم حکومڕانی ئێمە بە هیچ شێوەیەک دیمۆکراسی پێوە دیار نییە بۆ هەڵبژارتنە کرێ و نازانم چی و جان بەڵێ بۆ دیمۆکراسی پێوە دیار نییە زانی بۆچی لەبەرەوەی گەر دیمۆکراسی بوایە ئەتوانی بە ئازادی قسە بکەیت خۆ ناوێری داخی دڵی خۆت هەڵبڕژی لە شوێنەکە تووشی هەزار بەزمەبی اینجا لەبەر ئەوەی کە ئەبینی سیرەکەی ئەوان هەموو شتێک هەموو حەقێک بە مناڵی خۆیان و بە خۆیان و بە نزیشی خۆیان ئێن بەڵام حەق بە وڵات نایەن کامە دیمۆکراسیەکەمانە وەختێک ئێمە دیمۆکراسی لە وڵاتمانایە کە ئێمەش وەکو مەسئولەکان بژین کە ئێمەش ژیانمان وەک ئەوان بێ کە ئێمەش هەموو شتێک بۆ ئێمەش دەستەبەر بێ وەکو بۆوان دەستەبەرە دیمۆکراسی لە شوایە ئەو زاڵمی و زۆرداری لەم وڵاتە هەیە بڕوان ناکە لە هیچ شوێنێکا هەبێ زۆر تۆفیق لەولێرەوە کای تۆفیق سەرنجی تۆ بەڵێ ولی برزان بگمان لکردستان فراحزبی هیا لکردستان گلک احزاب هیا ما احزابنا بگمان گلک دروشمیان هیا گلک فلسفیان هیا گلک برنامه پیرو پروگرامی کاریان هیا هر یک حزبی لو پری چپو بو پری راستو لو پری علمانی بو پری حزب دینی کان بگمان اسلامی کان و حزب کانی تریش به من شوه حتی بیش گلوه نواندکانی زور نواندی روشنبیری رژه‌ای که زوری رکراو کان هیا رژه‌ای که زوری راگاندن هیا ای امانه هر همویان بونه تا هوکاری که بو پیش خستنی کمالگاهی که فعلا لهر کمالگاهی که همو امر جیاوازی کمالگاهی مدنی و راگاندن و حزب تیابی هم کمالگاه پیشه که بلام لکردستان فرم حزبی
شێوەی ئیشکردنی ئەحزابەکان فۆرمی سیاسی ئەحزابەکان لە هەمان کاتدا ڕاگەهاندنەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕۆشنبیرەکانیان وڵاتە عاقڵمەندانیان وڵاتە زانکۆکانیان وڵاتە ناوەندەکانی تری ڕۆشنبیری و کەلتۆری و سەقافیان وڵاتە ئایا هەمویان بوونەتە هۆیەک کە فعلەن کۆمەلگا پێش بخەن هەمویان ئیشیان لەسەرەوە کردووە کە فعلەن تاگێکی تەندروستی خاوەن ئیرادە و خاوەن بوچوونی ئازاد و خاوەن ڕۆشنبیریەکی فراوان لە هەموو ئاراستەکان دروست بکرێت لە وڵاتە کە فعلەن عەبداتی بۆ سیاست نەمێنێ حزب ناچار بکرێ خزمەتکاری خەڵک بێ هەموو پرۆسەی ئەو ئاراستی جیاوازەکان لە هەرێمی کوردستان هەموو خزمەتکاری خەڵک بن ئەم پێچەوانەوە بەڵێ ناوزاد لە کەرکووکەوە کاکە ئەم کاتت باش سەرچاوم کای ناوزاد کاکە بەس دیموکراتی لەم وڵاتە هەیە بە شێوەیە تر مەسەلەن بۆ ڕۆژنامە نووسکردن بۆ نەوت دزین بۆ گومرگ دزین بۆ ئەوەی کە خۆیان دەوڵەمەکان بەسەر ئەو ملەتەوە خۆیان بتەسپێنن بە سەختەکاری و تخەش و تەزیر بەڵێ دیموکراتی بۆ ئەوانە ئەناوەی ناوی دیموکراتی حەقیقی بێ لەم وڵاتەیان نییە کام دیموکراتی کامیان وەک فیرعەون ناژێن ڕۆژێک لە ڕۆژان ئەموان ئەو خەباتەوە بە ئێمە فرۆشتنەوە لە پێناوی خاک و ئاو و نیشتمان و ملەتان نەیان کردووە بەڵکو لە پێناوی بەژەوەندی شخصی خۆیانەوە ئیسپاتە 11 ساڵ لە بەغاب و چیان کرد حەقی هەمویان دادگایی بکرێ ئەگەر دیموکراتی هەیە با داواکاری گشتی بەهێزکەن و با یاسا سەورەکەن با دادوە سەربەخۆکەن خۆیان هەمویان دادگایی ئەکرێن هەمویان چاتیان نییە زەرانێکی نیشتمانی لەتەوەیاتیان یان عیبە با دیموکراتیەکەن کام دیموکراتی بەڵێ عوسمان لە کەلک چیەوە فەرمووکە عوسمان ئەم کاتت باش سەرچاوم سپاس کاک عوسمان ئەگەر تەلەڤیزیۆنەکەت کسکی باشە بێ تەلەڤیزیۆنەکەت کسکی کاکە گیان بەحسی ئەزمون باشە بەچاوە ئێستا بەحسی ئازادی ئەوانە دەکەن دیموکراسی وەڵام ئەم دیموکراسی لە کوردستان هەیە لە هیچ وڵاتی گۆڕەمپەش نییە بەڵێ چۆن ئێستا بڕۆ تەماشاکە بڕۆ لەناو خۆمان لە کوردستان تەماشا عەرەبەکان لە عێراقن بەشی لە عێراقەوە بچە تەماشاکە هەموو ڕۆژە تاقینەوە بزرکردن و سەربەڕین و ئەم شتانە هەیە بڕۆ بێنە کوردستان لە تەماشاکە لە هەولێر دۆک و سلێمانی و ئازادی لێرەیە لە چ وڵاتێک هەیە بە خۆت بەخێزی خۆت ئەیش دەکەی هەر کارێ دەکەی دیکە کەسی ناقەی بەسەرت نییە ئەوە چێ باسی دێموکراسی دەڵێن دێموکراسی نییە ئەی باسی دێموکراسیەکە دژی ئەم حیزبانەیە هیچێتی پارتی هەتا هیچێتی پارتی نەبێ ناتوانێن کوردستانە خەڵک بەڕێ ببە هەر هیچێتی پارتی ئەم خەڵکە بەڕێەوە بە دەست خۆش زۆر سپاساکی بەڵێ چی ماڵە گەلە ڕێبار لەو لێرەوە کاک ڕێبار ئەلۆ بەڵێ کوی باشی وەڵا ئەمە باشمە تۆ کۆی الحەمدولله سپاس باشی فەرمۆ زۆر سپاس ڕاستی دموکراسی لە کوردستان نییە بۆ نییە نییە هەتا پارتێشێک لەسەر حکومەت دیموکراسی نییە بەڵام هەیە پێچەوانەی تو بیرەکاتەوە وەکوان بەرەزی لە کەلک چی تەنها کەسانی سەر بە عەزب مافیەیە قسەش بکە ئەگەرنا دەستوری سۆسیەوە ئەگەرنا دیموکراسی نییە ئەوە کات دیموکراسی هەیە بەڵام حەزبەکانی تریش هەیە لە کوردستان دیموکراسی نییە لە کوردستان حەزبەکانی تری هەیە لە کوردستانە ئەوانیش دەنگ دێنن ئەوانی جار بەجار بەرسە بێتەوە دەنگەکانیان کەمەکرێتەوە ئەو چۆنە نا ئەتا پارتی شتێکی هیچ ئەسبەک ناتوانانی بڵێ ئەو دوی دارەی ئەو کوردستانی ماڵوێران کردیە ڕاستی هیوادارم ئەمە ئەسبەکان بەڵێ کێمان لەگەلە ئامر لە کەلک چی فەرمۆ ئەلۆ کەلەکتۆنی وەڵە من باشم سپاس باشە وەزارەتە کاکە کاری سەموو مەسەلەی ئەو جەماعەتەکە بوون ئەو جار لە 21 نۆ یەکێتی دەنگی کەم کرد ئێستاش دەنگی زۆر کردەوە دانگۆ یەکێتی نەماوە ئەی خۆتانیتان یەکێتی ئەم جارە چۆ هاتە سەر خەت و دەنگی بەدەستێنا بەس ئینشەڵڵا ئەی جارە دەنگی بە باشترین دەبین لە بادینانیش لە کۆمەلگای کەلەکی من وەک شەخسێک برای خۆم ئەوەل جارە بدین گۆرانی گشتەمەز محافەزەی درۆز ئەوەل جارە گۆرانی گشتەمەز محافەزەی درۆز زۆر سپاس زۆر مەمنون کاکەکە بەڵێ بەرەزان لەسەر تۆری کۆمەڵاتیە باس بریفکێ دەنویسە وڵاتێکی سوتنا کەناڵی سەربەخۆیە نارتی تێدا بیت و هێشتا تاوانبار نهاتنە دیاریکردن تیرۆرکردنە سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و شاسوار خۆدان خزمەتێ و زیندانیکردنە سەیتەکرێمێ سەربلند تێدا بێت چاوا دیموکراسیە بتایبەت لە دهۆکێ بێگومان بە سەرنجاویە هینجی شێن سەردەنا ماڵپەر NRT لە تۆری جواکە فەیسبووکیان کۆ پەیجی NRT بکەن بەڕێزان هەروەها سەلیم ناوشکی دەنویسی دیموکراسیەکە لەنگە
بالا بێگو ماسەرنجی دیێنە لە دەمێ بێنەمێ بخوێنن کێمان لەگەلە ئازاد لە کەرکووکەوە کاگاکارم کاتت باش سەر چاومە کاتێکت بەڕێزی لەسەر مەسەلەی دیموکراسی من ئەرم دیموکراسی لە کوردستان نییە ئەگەر دیموکراسی لە کوردستانە هەبایەکەوە گەرمیانی شەهید نابوو سەردەست عوسمان شەهید نابوو سۆران مامەحەمەد شەهید نابوو هەتا خالیدی خولەسوور و کۆمەڵی خەڵک ئەگەر تاوانباریش بن ئەمانە با بیان دەنە دادگا و دادگا مانە ئەمە یعنی هیچ تاوانێکیان نییە و لە بەلاش و لە حەلاش ئەمانە تیرۆرەکرێن و شەهید دەکرێن واتە دیموکراسی نییە لە کوردستانە هەتا ئەو خەڵکەش خاوەنی ئەو خەڵکە بێ کە لە کەڵەکەوە قسەکە هەتا ئەو خەڵکە دەنگ بە یەکێتی و پارتی بدا هەتا ئەو خەڵکە چەپڵیان بۆ لێ بدا ئەبێ خەڵک حاڵی هەراو هادوو بەم شێوەیە ژیان بڕاتە ڕێوە واتە هیچ ڕووناکیەک لە کوردستانە نەماوە فەرمو حیمای ئیمام جەلال ئەکوژدێت ئیتر چی دیموکراسیەک هەیە یعنی لەوە بەولاوەتی ئیتر بێ خەڵکی فەقیر چی لێ بێ یەک قسەیە بکە یەک شتێ بکە یعنی هیچ دیموکراسیەک لە کوردستانە نییە و خەڵکیش خەتای خۆیەتی ئەگەر خەڵک دەنگ بۆ دەسەڵاتانە نەدات ئەو دەسەڵاتەش ناتوانێت ئەوهایی بکە بەڵام خەڵکە بێ هەتا 4 ساڵیکە لە دووەک و لە سلێمانی و کێمان لەگەلە عومەر لەولێر کاک عومەر ئەلۆ سۆری کار باشی سەر چاوم زۆر سپاس کاکە کار دەستخۆشی تەلەڤیزیۆنەکەتان دەکەین بەڕاستی ئێستا ئەو بابەت هەتان وروژاندیە و بابەتی بەدواداچوونی مستەشارەکان محاکەمە بەڕاستی ینی ئەمە زۆر زۆر خۆشحاڵم کە تەلەڤیزیۆنەکەی ئەنگۆ تاکە تەلەڤیزیۆنەکە تەرکیز لەسەر ئەو بابەتێ دەکات بۆ ئەوانە بدرێنە دادگا و بنە عیبرەت بۆ ئەو کەسانەی کە خیانەت لە ملت دەکەن بەداخەوە لە دوای ڕووخانی ڕژێم لە دوای ئینتیفاضەی هەمیان ئەوانە تەکریم کرا هەمیان پۆست و پایان دەرایە هەمویان زیاتر لەوەی کە بەعزی احتیمای پێدان زیاتر گرنگی و بایەکیان پێدرا ئێستا خەڵکی کورد ئینتیمای لەلا کاڵ بوویتەوە لەبەر ئەوانە یعنی خەڵک وای زانی ئەوانە هەموو کاکە عەفوکران قەید ناکە بەڵام نەکەت بێ پۆست و پایە و ئەیمارە و مەزرعە و ئەوەی بدەی بەڕاستی ئێمە دەستخۆشی دەو تەلەڤیزیۆنی ئێوە دەکەین کە بۆ شێوەی ئەو مۆزوعی دەوروژێنێ زۆر زۆر سپاسان دەکەین دەستخۆشتانی دەکەین زۆر سپاس ڕەوف لە شاری سلێمانی ئەو کاتێ باش سەر چاوم بەڕێزم من ئەگەر پێم وابێت لە کوردستانە ئەسڵەن ئەوەی دیموکراسی بێبوونی نییە ئەو برادەرەوە بێ هەموو کوردستان تا بۆ بکرێت لە یەکەتی من پێم وایە ئەبێ ئەو یەکەتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دادگایەکی عادلانە بکرێت لەم کوردستانەیە لەبەرەوەی کە خەڵک شانازی بۆکە ئەوان شانازی بۆکەن کە ڕووبارە خوێن ناڕشتووە ئەو ڕووبارە خوێنە لە سانەوەی ئەو کوژراوانێک کە بە کوشتیانەوە لە نێوان خۆیانە بە کوشتیانە ئەزیز خۆ ناتن لەگەڵ حکومەتی بەعسان لەگەر ئیسرائیل خەڵک بە کوشت بن لەبەری خۆیانە لە سڕی ناوخوا لە سانەوەی کوژراوەکان لە سڕی ناوخوایە ئاخر تۆ من کورد بکوژێت من تێ نادەم ئەمە چ خەباتی شۆڕشەکە ئەگەر ئازادی هەبوایە بەم شێوەیە خەڵک ناکوژا لە ماڵەکەی خۆیان ئەگەر ئازادی هەبوایە خەڵک هەڕەشەی ئەوەی نەیە کە گوایە خاوەنی شانزەلی وایە چۆن تەسلیمی گۆڕانیەکەن کە بێ بۆ وەزیری پێشمەرگە ئەیسا ئەکرێ هەر هێزێکی سەرکەوتن بەدەست بێنێ لە هەڵبژاردنەکانە ئەکرێ هێزێ خۆی دروستکار ئەم هێزەی کوێ دروست دەکرد ئەی باش ئەگەر پاری یەکێتی نیشتمانی کوردستان ئەو هێزانە تەسلیمی بژوتنەوەی گۆڕان ناکات کە وەزیری پێشمەرگە لەوان بێت ئەی پارەکەی لەکوێ کەوا بۆ ئەگەر پارەی ئەو خەڵکیان نا بەبێ بێنەوە دەسڵاتەوە و پارە خۆیان بەڵێ سەنگەر لەولێرەوە کای سەنگەر ئەلو برای گەورم بەڵێ کای سەنگەر فەرموو بەڕاستی من پێم وایە ئازادیەکی یەکدار زۆر لە هەرێمی کوردستانە هەیە بەڵێ قسە بکە ئەمش بۆ هەر نمونەشمان بۆ ئەم هەڵبژار نەبوو کە ئەم جارەکرا ئەوش خۆی لە خۆیدا ئازادیە بوو ئەگە ئازادی نەبێ هەڵبژاردن ناکرێت وڵاتی ئێمە نمونەی دیکەشمانێ وایە هەندێک جارەیە هەندێک پێشەلکارێک هەیە بەڵام ئەمە لە هەموو وڵاتێکە واقع ئەو لە هەموو وڵاتێک شاکرێت بەڵێ بەڵێ بەرزان لەسەر تووری کۆمەڵاتی باستی کۆیان نووسێ دەسەڵات دارانی کورد خەلەت لێمانیان دیموکراسی تێگەیاندووە ساڵان چەندان ڕۆژنامە نظام زۆر دیارە تەوضیح نییە بەس کۆمنتێکی تر هەیە پێمان باشە کۆمنتە بخوێنین هەروەها هەژیر ئیسماعیلیش ئەنووسێ نەخێر بەبێ دانانی پلان حکوومەتکارەکە پێش ئەوەی پەرلەمان لە لەحزانی مناڵ چێت و پاشانیش کورتی هیچیان حەزیان نەکردووە کە پێش بکەوێت و کەسیش پشتی بخات گاڵتەی پێدەکەن و حیای دەبن بڵێ پشتی بێ ناوبەرە دەبەردەوام بین دووبارە سەڵاو بەرزان مامۆستا
یۆسف جەباری ئەنووسێ کاکە ئێمە هەمیشە گلەی لە بەرپرسان دەکەین بۆ نەبوونی دموکراسی بەڵام کاتێک خۆمان دەچینە ئەو شوێنە کە پێویستە دموکراسی تێدا پەیڕەو بکەین ئێمەش پشتگوێ دەخەین کە ئەمە پەیوەندی بە بیرکردنەوەی تاکی کوردەوە هەیە. هەروەها بەڕێزان ئەلەند لە بریتانیا ئەوە ئەنووسێ ئەڵێ نووسەرێک ئەڵێ لە تەنیش هەر سیاسەتمەدارێک نەمامێک بنێژە چونکە ژینگە پیسەکەن جا کاڕاستەت لەوەدایە وەکو خۆی ئەنووسێ بێگومان کە زۆربەی سیاسەتمەدارەکانی کوردستان نەک ژینگە پیس ئەکەن بەڵکو کەسپایار بوون و واز ناهێنن بوویە تا ئێستا کەس بە کەسیە. هەروەها هێرش تۆتمانیش ئەنووسێ بە کورتی من پێم وایە حکومڕانی هەرێم ئەزمونێکی دموکراسی نەبووە و ئەو نییە. بەڵێ محەممەد لە زومارەوە بەبزانی چاڵێ فەرموو. باڵێ فەرموو. جانێمە باسی دیموکراتی دەکەین لە کوردستان دیموکراتی هەیە بەڵێ هەیە بەس بۆ فەقیر نییە بۆ مەسولان هەیە دیموکراتیە بکەیف خۆیانە حالیان خۆشە بۆ بەس پێشمەرگە بۆ پێکی فەقیری دیموکراتی نییە. دیموکراسی کابێ دەبێ بۆ هەموو کەسێکە بێ مافی هاوڵاتی بوون و یەکسان و نەزانم چی و زۆر شتانە دەبێ بۆ هەموو کەسێکە بێ فەقیر و زەنگین و بۆ هەمان سەرەوە برادە بەحسی کاوەگەریانی و کاوە نازانم چێ و باشە باسی پێشمەرگە ناکە ئەوڕۆ پێشمەرگی خەتف کراوە لە زومار ئەو بەحسانە نییە باسی پێشمەرگی نییە ئەو پێشمەرگی خەتف هەفتا بوو ئەوڕۆ سەعات 3 ئێواری ئەو گوناح نییە ئەمە بەحسی ئەوە دەکەم بەحسی ئەمڕۆ سەعات 3 ئێوارێکی بووە کای محەممەد سەعات 3 ئێوارێکی بووە کە دووبارە بکەیتەوە چی؟ سەعات 3 ئێوارێکی بووە ئەمڕۆ ئەوڕۆ پێشمەرگی خەتف کراوە لە زومار لە زمار و پێشمەرگەی خەتف کراوە لەلایەن کێوە خەتف کراوە لە لیوای هەشتا کێ خەتف کراوە گروپە چەکدارەکان گروپە چەکدارەکانی باشە ئەنی تا ئێستاش مەسیری دیار نییە هیچ مەسیرێکی دی ئەی بەدووادا چونتان بۆ نەکردو ئێوە کۆ هێزەکانی پێشمەرگە لەو ناوچێ هێزی پێشمەرگی هیچ نییە کاکە نسلاحیە ئیتادیە هیچیە ئەی چۆن لە جەبهەدان و ئیتادان هیچ نییە ئەی قابلە لەسەر دەمی کۆم بێ بە شمشێر و بە هین شار بکەن چۆن ئیتادان نییە لەوێ کرد لە کاتێکە لە جەبهەدان بەبەر چار بگەن داعش بەبەر بەڵێ بەرەزان ئەمە پێشمەرگێک و کاڵێ لە زومارەوە ئەڵێ کەسی ڕەفانە و بەم شێوەیە کە ئیتادیش لە دەستنیەوە کە خۆی ئەڵێ مەیۆداری سەرنجی بۆ وەزارەتی پێشمەرگی گەیشت بێ. یۆسف لە کەلک چی؟ باش کاک یۆسف فەرموو. کاک یۆسف کاتت باش سەر چاوم باش براگیان سەر چاوم کاک یۆسف ئەوە کاتی ئازادی بەحسی دەکرد دموکراسی و ئازادی لە کوردستان نیە گۆڕان کاگنیشتووە مستەفا دەیگوت ئازادی لە کوردستان نیە ئەو کە ئەندامی مەکتەبی سیاسی شەتی نیشتیمانی کوردستان بوو هات کە دموکراسی دروست بکە لە ناو کوردستاندا ئێستا خۆشی کە 25 کورسی بە درۆ دەلەسەهێنای لە کوردستاندا 25 کورسی بەدەستێنا ئێستا چووە لەگەڵ مەسعود بارزانی دانیشتووە کۆمبینەوە دەکەت و دەچێت دەڵێت دموکراسی دروست دەکەم ئەی بۆ گۆڕان خوازی دەکرد بانگەشی بۆ گۆڕانخوازان دەکرد ئێستا کە چی گۆڕان دروست بکرد کە هەرچی دایرە دەستگای ئەم نییە کە گۆڕانخوازی بخەتە ناوی ئێستا چووە کە نەک گۆڕانخوازی خسە ناوی ئێستا چووە بەس لەگەڵ مەسعود بارزانی دانیشێت و کۆمبینەوە بکات و اجتماعیان حکومت لەگەڵ تشکیل بکات ئەی بۆ گۆڕان کاری نەتوانێت بیکاتە ناو ئازادی لە کوردستاندا ئەی بۆ ئەو ڕگلامی نەدەکرد دەیگوت گۆڕان سای دەکەمە ناو کۆمەلگەی کوردستاندا ئەی ئێستا چی کردووە؟ بەڵێ مامەخەمە لە سلێمانی مامەخەمە فەرموو. ئەم کاتە باش سەر چاوم بەس تۆزێ مەجالب بن بەڵێ فەرموو. حکومڕانی هەرێمی کوردستان هەرگیز دیموکراسی نییە بە تەواوی بەڵکو حکومڕانێکی حیزبیە چونکە هەر لە هەڵبژاردنەوە شانۆگەریەکی چاوبەستە بۆ دیموکراسی ئێمەی هەڵخەڵەتا و ئەکتەری ئەو شانۆگەری گاڵتەجاڕیین نوێنەرەکانمان نوێنەری حیزبن بەڵام بەدەنگی ئێمەی دەروێشی کوێرانە و حاڵیاتوو بۆ حیزبەکان لە چ پرسێکی نەتەوەیدا پرس بە خەڵکی کوردستان کراوە دنیایان لەبەر چاو ناشرین کردوون بێ ئەوەیدان بە ناشرینی و هەڵەمێژویەکانی خۆیان دابنێن بە حیزبیکردنی کۆمەڵگە و حکوومەت دابشکردنی خەڵک و حکومت بوو وەک میراتی بەڵکو ئێمە وەک ڕۆبۆت وەکو کۆیلە هەڵمان ئەسوڕێنن پێشمەرگەی برسی و بێموچە و ترسێنرا و بە نانبڕین و نەقڵ و بە نەخوێندەوە لە قەڵەمدان و بە زۆر ئابوونە لێوەرگرتن وەک ئەوە وایە بە زۆر پێمان بڵێن تۆلا لە هەمەی فڵان حیزبی نەک حکوومەت و هێزی نیشتیمانی چونکە ئێمە سیستەم و دەستورێکمان نییە کە هەموو پابند بین پێیەوە زیل حیزبەکان لەسەر و دەستور و یاساون ژیان و مێژوو ئەوەستێن بە شەرعێتی شۆڕژێڕی بەڵێ بەرزان لە کوردستانە ئەوانەی کە بە دەنگی خەڵێکە چنە پەرلەمان و چنە مەجلیسی محافزەکان و نازانم تا دوای ئایا ئەوانە کە خەڵک دەنگیان بوودەوە تا چەند پابندی بەڕێنەکانی خۆیان پابندی خزمەتکردنی خەڵکن یانیش
وەکو ئەم بەڕێزاڵێ زیاتر پابەندی قەرارڕاتی مەکتەبی سیاسی حەزبەکانیانن زیاتر پابەندی بڕیارەکانی حەزبەکانیانن لە پێناو بڕیاری حەزبەکانیان لە پێناو بەرژەوەندی حەزبەکانیان و پاشان بەرژەوەندی خۆیان هەوڵەدەن ئایا پەرلەمانی کوردستان توانوویەتی وەکو دەستگایەکی یاسادانان یاسا بە کۆمدەنگی و یاسانەیە بە تایبەتی ڕاهەندی نیشتیمانیان هەیە لە خزمەتی ڕایگەشتی خەڵکی کوردستانن فعلا بە کۆی دەنگی پەسەند کرابێیان زۆر جار ئەبینین مزایداتی سیاسی ئەو نظامچی ئەمە بەکارێنرێ ئایا پەرلەمانی کوردستان توانوویەتی دەستگایەکی چاودێری مطلق بێ لەسەر دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەوەی کە ئەو یاسانەیە لەو پەرلەمانە دەرەچێت لە پێناو خزمەتی خەڵک لەلایەن حکوومەتەوە جێبەجێکرێ ئایا دەستگای دادوەری لە کوردستانە دەستگایەکی سەربەخۆ بووە بەڕای ئێوە نەبوونی دەستور لە هەرێمی کوردستانە کە دەستورێک هەیە ئەم دەستورە لە پەرلەمانەوە گەڕاوەتەوە نەگەڕاوەتەوە نازانم ئەم دەستورە تا ئێستا پەسەند نەکرەوە جێبەجێ ناکرێ هەرێمێکی بێدەستور بەڕای ئێوە مەشتاچان نەقسێکی ترە لە چونیەتی جێبەجێکردنی ئەرکەکان لەلایەن هەموو دام و دەستگاکانەوە بە پێی یاسا بە شێوەیەکی کە فعلا ئەم دادگا سەروەر بێ یاساکان وەکو خۆی جێبەجێکرێ بۆ نمونە ئەمڕۆ برادەرێکم هاتە بۆ چ بوو دایرێکی حکومی هات زۆر ماندوو بوو وتم چی وتە کاکە چوومە ئەوێ دایرێک بۆ موازیفێک لەوێ بە ئەم موازیفە تێلەفۆنێکی لەژێر جێیا بۆ بە سعاتێ قسەیە کرد ئێمەش 20 نەفەر لە دەرەوە بووین و گەرما بۆ شێت بووین لەبەر گەرما ئەویش قسەیە کرد باوەزی خۆی هەر نەیزانی ئەمە لەوێنیان نا تا چەند گرنگە ئەمە لەلایەن هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بچەسپێنرێ کە خزمەتکردنی ئەم خەڵکە ئەرکێکی ئەخلاقی نەتەوەیی یاسایی دەستوری زۆر گرنگە هەر کەسێک لە ئێمە لە هەر شوێنێک بێت دەبێت ئەرکەکانی خۆمان وەکو خۆی جێبەجێ بکەن لەبەرەوە ئەو هەموو موازفانەی لەسەرەوە تا خارەوە لە سەرروکی هەرێم حکوومەت پەرلەمان تا خاری خارەوە تا کارمەندێکی شارەوانی بگرە ئەوان هەمووان لەسەر حسابی خەڵک و گیرفانی خەڵک لە پێناو خزمەتی خەڵکی شەکەن ئەوانە خێر بە کەسێک ناکەن تاچان گرنگی ئەمە بچەسپێنرێ کە فێڵەن خزمەتی ڕایگەشتی خەڵک بکرێ بەڵێ کای محەممەد فەرموو محەممەد لە کەلک چیەوە کای محەممەد لە سلێمانی کای محەممەد فەرموو ئەم کاتە باشکاتە سەرچاوم من نازانم دیموکراسی عنی چۆنە دیموکراسی استاوای لاتەوە خەڵکە بێتاقەت دەڵێ دیموکراسی نییە هەر بێتاقەت بێتەوە دێ بەڕێگا بڕۆ عەرەفە بکڵێ دیموکراسی نییە هەچی بڵێ ئەڵێ دیموکراسی نییەوە نەڕاستە دیموکراسی هەیە بەس بۆ جۆرە نییە ئێستا من لە قوڵەوە بە مطلقی بڵێم دیموکراسی نییەوە قسێکی هەر ڕاز نیە کەس باوەڕم پێ ناکات بۆ قسێ بشێڵێم بۆ لەمە دیموکراسی بڵێ 60 ئەو ناوە هەیە بەس لەو بەسەرەوە بۆ نییە دیموکراسی لە شۆ پێیا لەناو حزبەوە پێیا حزب دەچێتە حکومەت حکومەتش یعنی ئەو ممارەسەی دیموکراسیەکە لە حکومەتشا تۆ سەی حکومەتەکەی تا سنێ دیموکراسیە ئەو حکومەتەن دەسەیەکەی بە پێوەری هەیە ئەوش پاسۆ دیموکراسیە تا هەنێ بەرژەوەندی هەیە ڕەنگەی دیموکراسی نەبێت تا هەنێک تا زۆری زەیتا بۆ نمونام کەناڵی ئێوە داوین کەناڵێکی سەربەخۆی و بێلایەن و ئەوە تا بەکەیفی خۆتان بڵێم باسی سیاسەتی خۆیەکە و بەکەیفی خۆی باسی هەموو سیاسەتی ناوام هەرێمی کوردستانەکە چی ئەبزەرێ چی نابزەرێ لەم کوردستانەیە ئەمە بەڵێ سەرتیب لە چەم چەماڵەوە فەرموو ئەم کاتت باش سەرچاو لای بەڕێزم لە تەوەلەکە تێگەم ماوەی بەر لە ئێستا لە کۆلیا باشوور سەفینەیەک غەرق بوو یەکسەر ڕئیس وزەرا ئیستیقالەی کرد وتیان تۆ بۆ ئیستیقالەکەی تۆ تاوانی تۆ چییە وتی دیارە من بیاگام لە وڵاتەیە دووەم شتیش ماوەیە بەر لە ئێستا ڕئیس وزەرای پێشووی ئیسرائیل درایە دادگا 6 ساڵ حکم درا ئیتر من درێژە بە باسەکەم نادەم با سەری بینەر و بیسەر و تۆی بەڕێزی نێشێنم کاتێکی خۆشەر بژی کەواتە مەمەز لە سەرچی باە لە کوردستانی شەکە کاراسەتی بقومێ کە تەقینەوەی دروست بێ کە ئەزمەی اقتصادی هەبێ لە کوردستانی کە کۆمەڵێک پێشاتی وا بێتە ڕۆژەبەوە لە کوردستانە تا ئێستا خەڵک لەسەر جادا خەوێ خەڵک کرێکیە خەڵک مەعاشی نییە فەقیر و فوقەرا زۆر زۆرە ئایا بەرپرسەکانی دام و دەستگا جیازەکانی هەرێمی کوردستان ئەو ئیرادەیان هەیە بێن لە بەردەم ڕایگشتی لێبوورین لە خەڵکی کوردستان بکەن یانیش لەسەر گەندەلی و لەسەر بەز زۆری دەوڵەمەندبوونی کۆمەڵی بەرپرس ئایا دام و دەستگاکان توانیوانە لێ پێچینەوە لەمە بکەن محمود لە هەولێرەوە کای محمود فەرموو ئەم کاتە باش برام سەرچاوم مەڵە گیان سلام عەلەیکوم عەلەیکوم ئەسەلام وەڵی برام قەزێ بە تەوەرەکەتان کە باسی دیموکراسی دەکەن لە کوردستانە وەڵی ئەوەی دیموکراتی بێ کوردستان نییە وەڵی دیموکراسی کوردستان نییە وەڵی حەکی تێدا نییە بەس دیموکراسی بۆ کوڕی مەسوولە بۆ باوەدەستەکانە بۆ فەقر وەژار نییە ئێستا سێ ڕۆژی ئەوەم بۆ دەوام بۆ جەرەولا یەک دینارم پێ نییە ئەوە سێ مانگە مەعاش نییە دڵماوە چی خۆی دیموکراسی چی خۆی لە کوردستانە هەبێت تۆ وەکو چی وەکو پێشمەرگەیەک
من پێشبەرگەمەوە دەست دوو ڕۆژی ترەچم بۆ جلەولا لە هەولێر بۆ جلەولا بۆ دەوام ینی سێ مانگیشە ماعاشت وەرنەگرتووە؟ سێ مانگە مانگی 4 مەعاش ماوە نەکردی ئەوە مانگی پێنجەوە مانگی 6 هاتە پاڵی لە جەلەولا معاشیەوە لەسەر حکوومەتی هەرێمان حکوومەتی ناوەندی قۆزاتی پێشبەرگەم بەڵێ هەیە من لە شاری سلێمانی فەرموو باش بەڵێ کاکێمە فەرموو ئەم کاتێ باش کاکەکار سەرچاوم هەموو کاتێکێت کاکەکار بەڕای من دیموکراسی سیستەمێکی دادپەروانە نییە لەبەرەوەی کەوا حکمی زۆرینەیە مافی کەمی ناخوات ئێستا بۆ نمونە لە کوردستانی خۆمانە پارتی دیموکراتی کوردستان کە خۆی ناون وشەی دیموکراتی پێوەیە زۆرینەی بەدەستهێناوە حیزبی شیوعی لە کوردستانە کە حیزبێکی بچووکە کورسێکیشی بەدەست نێناوە کە لە ڕووی ئایدۆلۆژیەوە حیزبی شیوعی خاوەنی ئایدۆلۆژیە و داوای مافی و کرێکارەکە کە زۆرینی دانیشتوان پێگەێنن ئەوێت کرێکار فەرمانڕەوایی بکات لە سەنگەر هەولێر فەرموو کای سەنگەر ئەم کاتت باش بەڕێز سەر چاوم دەورەکەی ئەمڕۆ لەسەر ئازادی کوردستانەوەیە لەسەر حکومڕانی ئەم هەرێمە ئەم حکومڕانی ئەم هەرێمە بەڕای تو چۆنە بەڵێ وڵی بەڕای من ئازادی لە هەولێر هەر نییە بڤێ لە هەولێر بۆ هەولێر نییە لە سلێمانی کەمەکەیە بەس دەستیفادی داوانیە ینی برێن خەڵک بە ئازادی قسە بکاتن و بەس لە هەولێر هەر بڤێ کای سەنگەرەکە تەلەڤیزیۆنێکت کەسکێ زۆر باشە بێ بەڵێ ئەگەر ئازادی هەبی لە کوردستان کا خوێنی سۆرانی مامە حەما کا خوێنی کاوە گەرمیانی کا خوێنی سەردەست عوسمان بەڕای من ئازادی بوونی نییە لە کوردستان خاصەتەن لە هەولێر لە هەولێر هەر نییە دەستێمانی کەمەک هەیە ناڵم هەر نییە بەس زێندە کەمەک هەیە خۆشی بەرنامەکە لێ دەکەم بەڵێ سپاس بەڵێ بەرزان ئەوە سەرنجە جیاوازەکانی خەڵکی کوردستانە ئیتر ئەوە خەڵکی کوردستانە تابیر لە بووی بچونە جیا ئازادەکانی خۆیان نەکەم بگومان حسێن لە پیرەمەگرونکە حسێن فەرموو سەر چاو ئازادی لە ڕووی چیەوە مەسەلەن هەبێ لە کوردستانە ئێماڵێ سیستەمی حکومڕانی لە کوردستان ئەزمونێکی دەموکراسیە بە هیچ شێوەیەک چۆن هەڵبژارتن نەکرێ ئەوە لە جیاتی دوو لایەن چار لایەنێتر بەشداری حکوومەتێکیان بەپێی ئێستێقاقاتی هەڵبژاردننی خۆیان خۆ ئەزانم ئەڵێتی بەس خۆ ئەوەی کە تۆ ئینتیزاری لەکەی خۆ ئەو لەم خراپترە بێ چۆن ینی کەواتە ئەمە کەلتورێکە هەمومانی گرتوتەوە ئەوەی تواڵی دڵنیای بە دڵنیای هەر بۆ نمونە ئەو هەموو کوشتنی ئافرەتە بۆچی خۆ ئەوەی کە مەعارەزەیە خراپترە لە دەسەڵات ئەوەی دەسەڵاتە خراپترە لە مەعارەزە کەس نییە لێ بفرسێتەوە چۆنە بێشتی چۆن حکومڕانی وایە بە دڵنیایی ئەمە خەتەرناکە نابێ ئەبێ ئێمە لە خۆمان بپرسینەوە نەک بێگانە بێ لێمان پرسێتەوە زۆر عیبە بۆ کورد دەست خۆشی لێگەم نەبەس لە دوکانەوە فەرمووکای نەبەس ئەلو کاکەکارجان چۆنی سەر چاوم زۆر سوپاس بەڕای من لەسەر دیموکراسی بەرنامەکەتان لە سلێمانیە دیموکراسی نییە ئەوەی هەبێ بەرەلای بەڵام لە هەولێر تا ڕادەیەک هەیە چکە بۆ خەڵکی کوردستان بزان دیموکراسی نەوەتابدیش سلێمانی ئەوە 4,000 تەقەزقی 4 ناوچەکانی پارتیەکە دەستنایە بەس کەس بەجۆر نایە ئەگەر بەرەلایی دەبێمەکەی دیموکراسیە بەڕای من دیموکراسی نیە لە سلێمانی ئەگەر هەبێ بەرەلایەنە نییە دیموکراسی واکێ پەڕی ئازادی سنووری هەیە بەس لە سلێمانی بێ سنوورە ئازادی واتە بەرەلایە زۆر سوپاس
چۆن زۆر سەرنجە بەرزێتی ناگەشتمە بەرەزان بەرحال لە کوردستانە ئەو سیستەمی دموکراسی یانی ئەم سیستەمی کە ئازادی تاکە بێ ئازادی بیرکردنەوەی تاکە بێ تاک ئازاد بێ لەوەی چ بچون و چ ئایدیایکە لە بژێرێ لامان کاتدا مافی یەکسان هەبێ دابینکردنی داهات و هەموو تاکەکانی ئەم وڵاتە هەبێ کەسێکی کرێکار فەقیر نەدار بەڕێزان و شانس نەبووە بخوێنیت و چ خزمێتیژی مەسئولینە و حتا داویە باشەمە حتا ئەڤەت مەریت فەقیری هەر نەکبەتی بژیت و هەر ئاخ و داغ بۆ تشتێکی بوو پاریەکە نانی هەبیت باشە ئەوێژی کوڕێڤی وڵاتی ئەوێژی مافەی تاچان گرنگە مافێویژی بێتە دەستەبەرکردن کرێکی تاچان گرنگە کرێکی نەمینن تاچان گرنگە بۆ نمونە کەسێکی نەخۆش بێ نەخۆشەکە گرانە بیتەکردنەشی بچتە دەرڤی وڵاتی لەنافەرێمێ ئان دەعماوی بێتەگیرن بچی چارەسەریەخوا بکات لە هەرێمە کوردستانێ تاچان گرنگە مافی هاوڵاتی بوونێ بێتە تەزبیتکردن تۆ شوعی بی پارتی بی یەکەتی بی گۆڕان بی مەسیحی بی یەزیدی بی کورد بی مسلمان بی هەر کەسەی بی تۆ کەفۆ بی تێگەیشتی بی تجيك ما فبي دلفي ولاتي بهاد دامزراندن ببيا بربز ببيا مدير ناحية ببيا نظام حتى داوية يعني إلا وبالله حزبك أبي تسكى في حزب تابيت كديمقراطية كير بفرنجي بيجي نوا هفاله كركو كوا كاكا جانم كادت باش سر چاوم بس خوشي برنامج ليكم بالي سپاس فرمو والله كاكا براي منه حكم راي لكردستان عليه اخواتي كي ناند داد نازا يشون بيخوي لم لا اما قسمه بارتي لي ولا قسمه قران لي كاكا براي من حكم راي لم ولاتا خوما مدرس خوما تشدين ديوني لا كنال الردا من جوجبو عند برلمان شي دولتي اساله قران قبول ما نود برو شدينا رازي حقي واي حمي عندس كان هذا زيك بشكيل اسالو شي هريم كان بلام اما ليروني عشان رخنا لي قرني كان خلق رياض اللي يقريه اخرنا انه تايكا بالا واش نيو تو برلمانتر ابو او انا ناهل انه نارازينا نود بروا اما اشكرنا كويه كيتشيا كاكا هو ده بلوام بس الراي او ورقي بزاين شو انا هو ده بلوام بس بزاين بو وانا على دواني ده او دن ده على خلق دن جاب يبدا هذا سيكون ده ديشان هاي برامبر ياك بەڵێ بەرزان حتا لایەنە سیاسەکانی کوردستان بێگومان زۆرجار هەڵویستی ازدیواجێت لە نێوان دوو قەوس هەڵویستێکە بینی ئەمە هەڵویستێکی هەیە ئەو هەڵویستێکی تر هەیە لە پەرامبەر ئەجنداکان لە پەرامبەر پرسە گرنگەکانی نیشتیمانی و نەتەوەی بۆ نمونە لەگەڵ ڕۆژاوی کوردستان بۆ نمونە لەگەڵ مەسەلەی نەفت وەکو ئەم بەڕێزە ئەڵێت ئەو حزب ئەڵێنەوە حزبە و حزبی تر بۆ حزبێکی ینی تصرفکردن بە سیاسیکردنی دووسەی نەفت ئەو نەفتەش چەند کەسێک لێ بەرپرس بن وەکو زۆر جار چاودێرەکانی ئەوبارە باسە کرێ ئایا نەفت ملکی حزب و لایەن و عایلە و نظام چیەکە نەفت ملکە هەموو خەڵکی کوردستانە تاچەند گرنگە ئەم داهاتانە ئەمانە هەمووی شەفاف بێت تاچەند گرنگە چونیەتی تەعاملکردن لەسەر حیسابی ئەم نەتەوە لەگەڵ دەرەوە حتا لە ناوخۆشە تاچەند گرنگە مادەم لەسەر حیسابی نەتەوەکە بێ نەتەوەکە لێ ئاگادار بێ کە باسی چیەکرێ ئەن زۆر جار وەکوڵێن سیاسەتی پشپەردە ڕێکەوتنەکانی پشپەردە کە ژێرمێزەکان کە قەت خەڵکی کوردستان کە لەسەر حسابی ئەم خەڵکیە قەت تێناگە چۆنە و چۆنە ڕەپەرێکە ظروفێکی ناهەمار دێتە پێشەوە خەڵی زەرمە نەبێ تاچەند گرنگە ئەف هەموو کەیسە ئەف هەموو ئاراسەیە بەڕێزان یەن شەفافن پێخەمەتە بەرژەوەندیە گشتیە خەڵکی کوردستانê بێنە جیبەجیکردن دەمان دەمدا تاچەند گرنگە لەوێ هەرێما کوردستانê بێگومان خەڵک هایدار بیت لەوێ هەرێمێ چاوە گوزەری گەل و چاوە سیاست تێتەکردن چاوە تەعامدی گەل داهات و مەسادرێ داهاتی تاقەت تێتەکردن بە شێوەیەکی گشتی چاوە تەعامدی گەل دەردۆران تێتەکردن ئایا سیاسیین کوردان ئەحزابین کوردان بۆ هەموو کات هەموو جاران دەدی سیاسەتەکە دۆڕی هەیە بوو نمونە بەرامبەر ڕۆژاوای کوردستانê حەزبی معارضەت گەل لەروێر حەزبی دیتگە لە نظام چاوای حتا داویە هەڵویستێت فەرمی هەر جارێ پرەنگێکەیە يعني الهرم كردستاني مثلا دهات نفته حزبك هايدار حزب دي هايدار نبو استنى بپرسك نيشتمانيه بيشته برلمان راگشتیا خلق كردستاني اگدار بيد برحال امي فيدارين سرنجا خلق كردستاني بالين بيوندار تايبتي احزاب وعاقل من دوري خروين مدني وروجنا مافانو حتى داويه گشت بيد كخلق چاوا توقع كد گلو لسر سيستمي فهر مع سيستمي كي ازمو جيبجي كرنا ازمونه كديمقراطيه اوريجيناله يعنيش خلقي تبين گلك سرنا حتى صبيل فير خدماتات كني باش